بۆ یەکەم جار کۆماری ئیسلامی ئێران ڕێگەی بە هاوردەکردنی ئۆتۆمبیلی بیانی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆ ناو وڵاتەکەی دەدات. خاوەنی پێشانگاکانی ئۆتۆمبیل دەڵێن ماوەی نزیکەی 20 ڕۆژە ئۆتۆمبیل بۆ ئێران دەنێرن و ئێستا لە ژمارەیەک پارێزگای ئەو وڵاتە ڕێکاری یاسایی بۆ کڕین و هێشتنەوەی ئەو ئۆتۆمبیلانە دانراوە. چوونی ئۆتۆمبیل بۆ ئێران و گرانتربوونی نرخی گواستنەوەی ئۆتۆمبیل بەهۆی داخستنی گەروی هورمز و نزیکبوونەوەی هەرێم لە جێبەجێکردنی سیستەمی ئەسیکۆدا نرخی بەشێک لە ئۆتۆمبیلەکانی زیاتر لە $1000 بەرز کردوتەوە. شەڕێکی دوومانەی بوو لە بین ئیسرائیل و ئەمریکا و ئێرانە. ئێستا ئێران سیارەی بۆ ناڕوە. ئێران خۆڵاتێ گەورەیە ئێران. ئەوە بە بچووکی سەیری مەکەن. ئەم شەڕەکە ڕوویە ئێران توێنیە بە سیارە. ئێستا هیچ شوێنێکی نییە. کوێ هەیە عێراقی هەیە. عێراق کوێ هەیە کوردستانی هەیە. لە کوردستانەوە سیارە بەرەو کوێ ڕوا بەرەو ئێرانە ڕوا. نەقڵ گران بووە. ئێستا نەقڵ گران بووە. گومرگ گران بووە. سەبەبەکان ئەوەیە. نمونەی ئەوەیە بیوایدی هەبوو بە 116 وەرەقەیە من نەمانەکڕی. ئێستا بە 120 وەرەقەیە. بازێنش گران بۆ ئەمجی گران بۆ هەندێک سیارە گران بە لانکرۆزەرەوە هەرتیای نەماوە بازار. ئەوەیە. بەهۆی دوورکەوتنەوەی ڕێگای گەیاندنی ئۆتۆمبیل بە هەرێمی کوردستان و ئاڵۆزبوونی زیاتری دۆخی ئەمنی ناوچەکە هاتنی ئۆتۆمبیل بۆ پێشانگاکانی ئۆتۆمبیل بە شێوەیەکی بەرچاو کەمی کردووە و ئەمەش بە هۆکارێکی دیکەی گرانبوونی ئۆتۆمبیل دادەنرێت. کڕیارێکی ئۆتۆمبیلیش دەڵێ لەگەڵ هاتنم بۆ ناو پێشانگای ئۆتۆمبیلەکان بەڕوونی هەستم بە بەرزبوونەوەیەکی نائاسایی نرخی ئۆتۆمبیل کرد. جاران نەماوە تۆ سیارە گران بووە وەزای دەنسێ هەر مەعرەزێکی جێیەکی مسافێکی زۆریشی چۆڵە بووە لەبەرەوەی سیارە گران بووە یەک دووش بۆ ئێرانە ڕوا سیارە بە ڕێگەی گومرگی شەوە گومرگ گران بۆ جاران ئەگەر سیارێ باتایە 23-22 وەرەقە گومرگەکەی وەستە 40 وەرەقەکەوێ زیاتر نەکەمتر تا ئێرانە. هۆکارەکەی بەڵێ ئەوەیە زیاتر سیارەش تۆ با بڵێن کابرای هەولێر وتیێرە بۆ بە بەندەریە و لاوەکو بە عام سیارە بۆ لە گەڕێتەوە بۆ ئێران گەروی هورمزە ئێران ێستا حساب کە گەروی هورمزە چونکە سیارە بۆ لێرە وچێتەوە بۆ ئێران کە سیارەش دوێنێ 3-4 سیارە لە مەعرەزی ئێمە فرۆشراوە بۆ ئێران ڕۆشتووە. ئەوە لە حکوومەتی ئێران احتیمالە قەراری کرد بێ سیارە بەرنەودی و کێشەی نەبێ جاران خەڵک زۆرە هات بۆ نمونەویست ئەم سیارە حەزم لێ بیبم بۆیان نەیان نەتوانی ساکێنەوە زەم ڕێگەیان پێداون سیارە بەرن بۆیان نەتوانن سیارە بەرن. زیادکردنی باجی گومرگی بە هۆکارێکی دیکەی گرانبوونی نرخی ئۆتۆمبیل دادەنرێت کە لە ڕێژەی لە 150 دەست پێ دەکات و سەرجەم ئۆتۆمبیلەکان بە ئۆتۆمبیلی کارەباییشەوە دەکرێتەوە. وشێر محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.